ماوەی یەک هەفتەیە کێشەی نێوان شۆفێرانی مەرزی باشماغ و شۆفێرانی عەلوەی سلێمانی کە لە مەرزی سەیرانبەند و تەوێڵە کار دەکەن بەردەوامە. شۆفێرانی مەرزی باشماغ ڕێگە بە شۆفێرانی عەلوەی سلێمانی نادەن لە مەرزەکان سەوزۆ میوە بار بکەن. شۆفێرێکی عەلوەی سلێمانی دەڵێت ڕێگریان لێ دەکرێت و بەردەگرنە ئۆتۆمبیلەکانیان. وەڵام باڵبۆمان پێیە باڵبێ لۆکە 5 ملیار تمەن پارەیە لەو کەمەربەندی سێسایەکە جامەکەیان ئەشکێنن و کەسیش نییە کە بڵێ کاکە ئەمە بۆ شکاوە. نوێنەری عەلوەی سلێمانی داوا لە شۆفێرانی مەرزی باشماغ دەکات کۆتایی بەم کێشەیە بهێن و بە یاسا یەکلایی بکەنەوە، نەچنە ژێرباری ئەو کەسانەی دەیانەوێت پەیوەندیەکانیان تێک بدەن و ناکۆکیەکان قوڵ بکەنەوە. ئێمە داوایان لێکەین و لەم میدیایانەوە لە بەردەمی جەنابتانە داوا لەو برا بەڕێزاناکەم هەتی شێکیانەکەوێ بە قانونی بیکەن بە یاسا بیکەن ئەتوان بە یاسا بێ بار شێبێ ئەتوان ئێمە نێڵ ناگەن لە هەت مەرجێکیشکەین هەتا لە عەلوەکەشە بە یاسا بکەین ئێمە دەستخۆشیان لێگەین. بەس بەو شێوازە ناشارستانیە بەو شێوازە عەشایەریە کە ئەوان ڕێگایان گرتووە ئەچن سیارەکانی ئێماشکێنن من داوایان لێکەم بە فیتی چەند کەسێکە بانەیکەن ئەو شۆفێرانە زۆریان نەتونەتە لای ئێمە و باریان بۆ هێنانی زۆر پیاوێکی بەڕێزن من داوایان لێکەن هەر لەسەر ئەو بەڕێزی خوانەوە تەکبیر و قسە بۆ ئەو برادەرانەشکەن کە لایە ناوە لە ڕێگا کە لایە ناوە ئاژاوە بنێنەوە من نەیکەن و سوپاسیانەکەم. ماوەی هەفتەیەکە کێشەی نێوان شۆفێرانی مەرزەکان بەردەوامە. نوێنەری شۆفێرانی عەلوەی سلێمانی دەڵێت ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان کێشەکان یەکلایی نەکەنەوە لە ڕۆژی شەمەوە دەرگای عەلوەی سەوزۆ میوە دادەخەن و تا چارەسەرکردنی کێشەکان ناکرێتەوە. ئەمڕۆ ئێمە وەکو عەلوەی سلێمانی داواکارمان کردووە بۆ حکوومەتی هەرێمی داوامان لێ کردووە مۆڵەتمان داوە تاکو پێنجشەمە حکوومەت ئەم کێشەمان بۆ چارەسەر کات و کێشەمان نەمێنێت. ئێمە ئەگەر تاکو پێنجشەمە حکوومەت ئیشەکەمان بۆ جێبەجێ نەکا شەممە دەرگای عەلوە وەکو شوفێران دایەخەین و تا حکوومەت ئاورێک لەم حەقیقەیە داتەوە. شۆفێرانی هەردوو مەرزەکە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە بەردەم پارێزگای سلێمانی گردبوونەوەیەکیان ئەنجامدا. هەردوولا بە مافی خۆیان زانی لە مەرزەکان بار بکەن و پاساوی خۆیان هەبوو. لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکی بێکەناوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و لەگەڵ نوێنەری هەردوو لا کۆبوونەوەیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا نەگەیشتون بەڕێکەوتن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.